کۆتا وێنەی ساڵی خوێندنیان دەچرکێنن دوای 14 ساڵ خوێندن و کۆشش، بەڵام بێیوان لە وڵاتێکی پڕ قەیران داومێدیان بە دامەزراندن نییە و خوێندکارێکی دەرچووی پەیمانگا دەڵێت دوای دەرچوونمان لە پەیمانگا دەچینەوە ماڵەوە و بە بەتاڵی دەمێنینەوە. لە ڕاستیە لە وڵاتی ئێمە بەتایبەتی لە وڵاتی عێراق و کوردستانە هیچ هیوایەک نەماوە بۆ دامەزران، تەنها ئەوە نەبێت کە دوای تەقەڕوجەکە هەوڵ بێ بۆ پیاکردنی ئیشەکەویش بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆ بێ، چونکە ڕاستیەکە وڵاتی ئێمە تووشی قەیرانێک بۆتەوە هەم لە ڕووی بێکاری و هەم لە ڕووی پارەوە، لە ڕووی هەموو شتێکەوە تووشی قەیران بووینەوە ڕاستەخۆ کاریگەریەکە لەسەر هەموو چین و توێژەکانی وڵاتەکەمان. لاوەکو بڵێ بە هیوای دامەزراندن خۆی لە هەرێمی کوردستانە هیوامە نابەستتر هەر ئەوەیە کە هەڵی با بخوێنی شادەکەمانە بێ باشترە بە هیوای بێ کە ڕۆژێ بێت و کەدا بمەزرین لە بەشەکەی خۆمانە. من وەکو خۆم بە 24 ساڵ خوێندنم تاوا کردووە، ئێستا مەرحەلە دوی کارگێڕیم هەڵەبجە بۆ تاعیناتیش سوپاس بۆ خۆم، من خۆم تاعینم لە جەوازات سلێمانیم، بەس بۆ ئەو گەنجانە کە گەنج تەواوی ئەکا خۆی ناگەڕێ بە دوای ئیشە. ڕاستی حکومەتیش غەڵەتێکی ئەوە هەیە کە خەڵک تاعین ناکا نایشکرێ کە تۆ تاوا کردی یەکسەر تاعین بی. ئەمەلم پێی هەیە کە دامەزراندن بکرێتەوە، چونکە بەڕاستی زروفەکەی زۆر ناخۆش بوو و هیوادارم لە داواکارم لە حکوومەتی هەرێم ئینشەڵڵا ئەم زروفە چاک بوو دامەزراندنێکی یەکجاریمان بۆ بکەنەوە. خزم و کەسوکار هاتوونەتە پارکی گشتیە لەبجە تاک و پیرۆزباییە ڕاستەی قوتابیەکانیان بکەن کە کۆتاییان بە قۆناغی خوێندن هێناوە. مامۆستایەکی ئەو پۆلە خوێندکاری خوێندنیان تاو کردو دەڵێت مامۆستا خوێندکار بێهیوان چونکە ساڵانە هەزاران قوتابی خوێندن تاو دەکەن و دواتریش دانامەزرێن. بەڕاستی ئەم تەلەبانە تا ئێستا تا ئەم دەقەیەکە ئێمە قسەی تیاکەین داهاتوویەکی ڕوونیان لێوە دیار نییە، زۆریان بەشی پزیشکی تاوەکەن بەو هیوایەوە یەنم بەشانە خوێن کە لە داهاتوە ئیشێکیان هەبێ بتوانن داهاتوویەکی گەشیان هەبێ، بەڵام ناخۆشبەختانە هەم حکومەت دەرچەیەکی بۆ تەلەبە نەکردوێتەوە کە بتوانێ هاوکاریان بێگەر بە گرێ بەستیش بێتەعین ببن. تەوەقوعەکەی زۆربەی تەلەبەکان کەێنەوە بۆ لامان ئەڵێن لە شوێنە ئەهلیەکانیشە ئەگەر بمانێ بە خۆبەخشیش ناتوانین ئیش بکەین. نەبوونی دامەزراندن لەلایەن حکوومەت و نەبوونی هێلی کار لە کەرتی تایبەت وای کردووە هەزاران دەرچووی زانکۆ پەیمانگا لە گۆشەی ماڵەکانیان بمێننەوە، ناتوانن لەو بواری پسپۆڕن خزمەت بکەن و بە ناچاری وڵات بەجێ دێڵن. تەنانەت لە ئێستاش داوای لێ هاتووە دەرچوانی بەشە پزیشکەکانیش چەندین ساڵ دەمێننە و دامەزراندن نایەنگرێتەوە. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، هەڵەبجە.